بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە فرموودەیەکی تردا لە فرموودەکانی ئەربعینی نەوەوی بە خزمەتتان دەگەمەوە. گەیشتینە فرموودەی 23ەم کە دەجێڕیتەوە لە ئەبی مالیکی حارثی کوڕی عاصمی الأشعري رضي الله تعالى عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم: الطهور شطر الإيمان، والحمد لله تملأ الميزان، وسبحان الله والحمد لله تملأان أو تملأ ما بين السماء والأرض، والصلاة نور، والصدقة برهان، والصبر ضياء، والقرآن حجة لك أو عليك، كل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها. إمام مسلم أو فرمودية الروايات دكاتن رضا ورحمة إخوائي لسربي أو فرمودية لبروي كاتا كمان كما هول ددين بدو درسان لخزمتي الراوستين بوي كبلاي كمي حقي خوي بي بدين ليرانا بيغمبري إخوة عليه الصلاة والسلام تركيز لسر كومالش تيشي زور گرينگ دكاتوا كي يك ليچيان گرنگترە و مهمترە لە هەمووی گرنگتر قۆناغی خۆ پاککردنەوەیە. ئینسان هەتا خۆ پاک نەکاتەوە ناتوانێت جلوبەرجی پاک و تەمیز دەبەر بکاتن. هەتاوەکو تەبەڕا لە شرک و لە بت و سەنەم و لە پەرستنی غەیری خوا نەینیتن ناتوانێتن پەیڕەوی تەوحید و یەکتاپەرستێکی جوان بکات. بە مستەڵەحی تەسکیەی نەفس هەتا تەخلیە نەکرێتن تەحلیە ناکرێت. هەتا ڕانەماڵدرێ ئەو شتانەی کە بێکەلکن شتی بەکەلک جێی ناگریتەوە. لەبەرەوەش پیغمبری خواه علیه الصلاة والسلام ده فرمی الطهور شطر الإيمان. جا طهور بمعنای پاچی، پاچی ده فرمی نیوی ایمانه. پاچی ده فرمیتن نیوی ایمانه و نیوکی که با پاچی إقراري لسر كردو پیغمبری خواه عليه الصلاة والسلام نیوەکەی دیکەی بەکردەوە و عمل ئیمانەکە تەواو دەبێتن. یعنی ئیمانی کردوتە دوو بەش. بەشێکی ئیمان پاچیە و بەشێکی دیکەی چییە؟ کردەوە و عملە. بە هەردوو بەشەکەی ئیمان تەواو دەبێتن. برا بەڕێزەکانی خۆم، ئیمان کە لێرانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باشی ئیمان دەکاتن. ئیمان بە سێ شتان دادەمەزرێتن. لەو فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەڕوونی ئیشارە بە هەر سێکی دەکاتن کە ئیعتیقادە و قەولە و عەمەلە. ئەگەر هەر یەکێک لەوانە نەقسی تێبکەوێتن ئیمان پێی ناگۆترێتن ئەو ئیمانە، یعنی خوای پەروەردگار وەری ناگریتن. خوای پەروەردگار وەری ناگریتن. تەماشەکە عولەما کە ڕەحمەتی خۆیان لێبێ کە پێناسەی ئیمانیان هێنا و تەرکیزی لەسەر دەکەن زۆربیان لەو فەرموودەیان وەرگرتووە کە دەفەرمون الئیمان و الاعتقاد والقول والعمل.
يعني الاعتقاد بالجنان والقول باللسان والعمل بالأركان. الإيمان 70 شعبة أعلاها كلمة لا إله إلا الله، أعلاها كلمة لا إله إلا الله. أو تيا أو بزبانة دەبێت دەری ببڕی، ناکرێت لە دڵدا ئیعلانی نەکەی. وادناها إماطة الأذى عن الطريق، أو عمله کردەوەیە لادانی شتێک کە خەڵک ناڕەحەت دەکاتن، ئەوەش بەشێکی ئیمانە. والحياء شعبة من الإيمان، شەرموشکۆش بەشێکی ئیمان، ئەویش چیە؟ اعتقادە، ئەویشی بە ئیمان لە قەڵەم داوە، ئەویشی بە ئیمان. کردەوەکانی ئینسان ئەگە تەماشەیەکە هەمووی لە شعەبی ئیمان هاتوون، کردەوەکانی ئینسان هەمووی لە شعەبی ئیمان هاتوون. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە قیبلە دەگۆڕیتن کە مشریکەکان و کافرەکان دەڵێن ئەوەندە ساڵەتان بەلاش ڕۆیان، ئەوەندە مانگەتان 11 مانگە 9 مانگە چەندە بەلاش ڕۆی و یعنی وەکو بڵێ بوونە سەپانی پوشێ. خوای گەورە چ دەفەرمێ؟ وما كان الله ليضيع إيمانكم، يعني صلاتكم. كواتا إيمان، صلاة إيمان، الرجوع إيمان، الزكاة إيمان، حج إيمان، هاوکاری کردنی فەقیر و هەژاران ئیمانە، خۆشەویستی و ڕقنیە بوونەوە لە پێناو خوای پەروەردگاری شەویش ئیمانە. ئەوە هەمووی دەبێتە چی؟ ئەو کردەوانە چەند زیاد بن ئیمانەکە زیاد دەبێتن. لەبەرەوەش ئەهلی سونە و جەماعە دەفەرمون چی؟ دەفەرمون الئیمان یەزید وینقص، ئیمان زیاد و کەم دەکاتن. باشە کە ئیمان زیاد و کەم دەکاتە ئیمان شتێکی جێگیر نییە، يعني كقولت أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله داب مزريتو قران كاري بسرداني نا قران كاري بسرداني تشبيه نبي وكو بيوري حساب كردني سرما وقرما چون بيوري دياري كردني سرما وقرما لجوره دادني لناو سيارة دادني بجويري أو فصلي قران كاري بسردانيتن إيماني إنساني شوية أو بجويري قرما وسرما برزو نزمي دكا. إيماني منو توش بجويري طاعة عبادة برزو نزمي دكا. تن عبادة خوا پرستيت مضبوط بن إخلاص زياتر به عبادة تساكتر به إيمانك برز دبيتوا. وتن قناه وتاوان وسربيتي ومعصيتك إيمانك نزم دبي يزيد بالطاعات وينقص بالمعصية. أولا لا أهل سنة وجماعة متفقا لسري. أو زاد فرمي الطهور شطر الإيمان، نيوي إيمانا. قلت ما نيوكي تخلية جا هم بدستو نويش دي برابر زكاني خوموا زاري بايك شتان بيبلم إنساني إيماندار خوي لي الرابيني بردوام بعد دستو نويش جيها بيت بردوام الضلي دستو نويش تشي إنساني إيماندارة، يعني هر كاتك دستو نويش تشكابرو دستو نويش كيب شوروا هەوڵ دائما بەدەستونوێ بێ، هەوڵ دائما پاک بە بۆی ئەو کاتەی کە ڕوح دەدەی، ئەو کاتەی کە دەچیوە لیقای خوای گەورە با بەدەستونوێژ بی، چونکە تو نازانی کەنجین دەمری، نازانی کەنجین خواحافیزی دەکەی. لەوانەیە ئەو کاتەی کە دەمرێت و بەرنامەی 20 ساڵ 50 ساڵت بۆ خۆت دانابێت، ئەسڵەن فکرت لێ نەکردبێتەوە. تەماشەی فەیسبووکی کەن، هەموو ڕۆژێ ها ڕسمەچارەوە کردووە چ ڕەشیان لەسەرداوە و پیرەمێردە، ئەوە منداڵە 2 ساڵە، ساڵ و نیوێکە، ئەوە گەنجە بەداخەوە خنکا، بەداخەوە غەرق بوو، بەداخەوە سوتا، بەداخەوە خنکاندی، بەداخەوە کوشتی، هەمووی هەر مردنە. مهم هەوڵ دائما ئەو چەکەت با پێ بیتن. چەکی ئیماندار دەڵێ چێ دەڵێ دەستونوێژە، ئەوە ماناوی نییە بڵێ وەڵای ئیماندار نابێت چەکی پێ بێتن. چەک بۆ ئیمانداری چاک لەبەرەوە زوڵمی پێ ناکات، ستەمی پێ ناکات، حەق و عەدالەتی پێ جێبەجێ دەکات، دیفاعی پێ لە مەزلوم دەکاتن، حەد و سنوورێک بۆ زاڵمی دادەنێت. بەڵام چەکی ڕاستەقینەی باوەڕدار کە بۆ خۆی محکەم کاتن کە محارەبەکردنی شەیطانە، هەوڵ دە دائما با دەستونوێژت هەبێت. فێر بە بێ دەستونوێژ مەچۆ دەرەوە لە ماڵەوە. لەبەرەوەش گەورەترین عیبادەت لە دوای کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله نوێژە.
نوێژ بەبێ دەست و نوێژ نابێتن، نوێژ بەبێ دەست و نوێژ نابێتن، کەواتە مەکانەتی نوێژ چەند گەورەیە، مەکانەتی دەست و نوێژی شەوەندە گەورەیە. ئەوجا پاچی دیکەمان هەیە، پاچی کوفری ئیمان کە پاچێکی زۆر زۆر گەورەیە. ئینسانی ئیماندار پاکە، ئینسانی بێباوەڕ پیسە، بەڵام پیسێکەوە نیە بڵێ وەڵا دەستی لێ دەبێ دەستان پشێوە دەستت پیس دەبێتن. ئینەمە المشریکون نەجەس، هەتا ئێوارێ با بڵێ وەڵا کاکە چۆن ئەو قسێ، ئەوە کەلامی خوایە. کابرای مشریک، کابرای بێباوەڕ پیسە، لە لای خوای پەروەردگار بە پیس لە قەڵەم دراوە دەبێ لای من و تۆش پیس بێتن. ئەو پیسەی یعنی چی؟ یعنی پیسێکە ئیمانی نەیناوە، ناخ و دەروونەکەی پیسە. بە چ پاک دەبێتەوە؟ بەوە پاک دەبێتەوە کە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، کە شایەتمانی بۆ دوایین پێغەمبەر بدا کە خوای پەروەردگار ناردوویەتی بۆ سەرزەوی، بۆی کە حەق و عەدالەت بڵاو کاتۆ لە سەرزەوی، کە بڵاویشی کردوتەوە. لەبەرەوەش بگەڕێنەوە سەر ئەو حەدیسەی کە 300 ساڵ پێشی ئێستاگە بەهەڵە دانەچوم ئەلەو مزگەوتەی لە خزمەتتان باسم کرد. هێراقل کە خەبەری پێغەمبەری پێدەگا عەلەیهی سەڵاتو وەسەلام، نامەی پێغەمبەری پێگەیوە کە بانگی دەکاتن بۆ ئەوەی کە موسڵمان بێتن. دەڵێ کاروانی قوڕەیشەکان ئەگەر هات چێ لە هەموو کەس نزیکترە لە محەممەدی عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆمبان کەنە ئێرانە. ئەو کاتەی هێشتانەکە ئەبوو سوفیان موسڵمان نەبووە، لە هەمان نزیکترە لە خزمەتی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەها ئینسانی عاقڵ چەند مهمە. دەیهینی ڕای دەگریتن، خەڵکەکەی دیکەش لە پشتەوە ڕادەگری، دەڵێ گە درۆی دەگەڵ کردم ئیشارەتم بدەنێ لە پشتەوە، هەر زەندەقی دەچی ئەبوو سوفیانی. لە ترسان دەڵێ وەڵڵی بەتەمام من دەشتی گۆڕانکاریتی، بەڵام کە لەوەی دەترسان مەگەر گۆڕانکاریەکی بوو دەری ئیشارەتێکی بدەنێ حەیام دەچیت دەڵێ کابرا کۆند درۆی دەکا لە بەرامبەر ئەو مەلیکەی. مەبەستم کۆمەڵە پرسیارێکی لێکردن لە ئەسنای وەڵامی ئەو پرسیارانە ئیستنتاجی چی کرد ئینسانی عاقڵ؟ گوتی ئەو قسەی کاتوو دەکەی ئەگەر وابن ئەو شوێن پێی من ئەو دەستی بەسەردا دەگریت. بالفعل فتحی شام و هەمووی کرد و مسلمانان تێدا بوونە دەسەڵاتدار. جا بەشی پاچیەکەی دیکەی معنەوی مەسەلەی کوفر و ئیمانە، کەوەش بەشێکی زۆر زۆر گرینگە. ئینسان دەبێ بەڕاستی هەوڵ بدا و هەتا وەکو برا بەڕێزەکانی خۆم ئەو پیسیەی لا نەدەی، هەتا پیسیەکەی لا نەدەی، ئەوەی کە دەبێ ئیجاد بکرێت و ئەنجام بدرێ خوای گەورە قبولی ناکاتن. جا لە چە عیبادەت و خواپەرستی بێت، لە تەوحید و یەکتاپەرستی بێتن. هەتا دەست و نوێژ نەشۆی، نوێژت لێ وەرناگیرێ، هەتا کەلیمەی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله نەڵێی، ئیمانت دانامەزرێت و وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ومن یەکفر بالطاغوت ئەو جا دەفەرمێ ویؤمن بالله، ئەوەی کوفرانە بە تاغوت دەکا ئیمان بەخوا دێنی، ئەو جا ئەو فقد استمسك بالعروة الوثقى. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم ئەوەی دووەم دەفەرمێ والحمد لله تملأ الميزان. تەماشەکە لەوەی کۆتایی پێدێنم بە ئەوەی دیکە بمێنی تۆ بۆ دەرسی دیکە، کەلیمەی الحمد لله. الحمد لله یعنی چی؟ یعنی هەرچی کە ستایش و حەمد و سپاس و سپاسگوزاریەکە کە تۆ بە مێشکت دادێ، بە عەقڵت دادێ، بە دڵت دادێ، فکری لێ دەکەیتەوە، دائیمەن جارێ حەمد ستایش لە پێناو چ دەکەی؟ لە مقابلی چ دەکەی؟ لە مقابلی چاکە دەکەی. کەسێک چاکەی لەگەڵ کردوێت و ستایشی دەکەی، سوپاسی دەکەی، دەستخۆشی لێ دەکەی. وەرن تەماشەکەن، ئەگە چوینەوە با بەوردی تەماشای خۆ بکەین، هەرچی کە ئەو نیعمەتانەی کە دەیبینین، هەرچی ئەو نیعمەتانەی کە دەیبینین، چێمان لە هەمان فەقیرترە لێرانە کە هیچ شتێکی نەبێ. ئێستانەکە لێرانە بۆ حیساب بکەم لەوانەیە باە 100 دەفتەری
بەس ئێستا پێی وە بێتر 100 دەفتەر زیاتر کاک دکتۆریش لێرانەیە لەوانەیە بەورتر حیسابی بکات هەر چاوی بە چەندی دەفرۆشی هەر یەک چاو کەس قیمەتی نییە گوێزکەت لوتت زوبانت بۆنکردنت تامکردنت حەڕەکەی دەستت پەنجەکانت بژوولکەکانت ئەو ئاوەی کە دەچێتەوە ناو دێتەوە ئێرانە دێتەوە ناو ئەو بۆڕێ کە دانراو بۆی کە ئەو ئاوە سوی دەبچیتەوە ناو قورگت پێکەنینت گریانت دڵخۆشیت دڵتەنجیت ئەوانە هەمووی نیعمەتن ئەو جا ڕۆیشتنت دانیشتنت خەولێکەوتنت ئاو خواردنەوەت هەزمکردنی خواردنت چەندی دیکەت بۆ حیساب بکەم والله بە سەدان دەفتەر حیساب ناکرێتن ئەوانە هەمووی چێ پێداوین خوا کەواتە لە مقابلی ئەو هەموو نیعمەتانە کە خوا پێداوین دەبی چ بکەین سوپاسی بکەین ستایشی بکەین حەمد و سەنای بکەین چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر ستایشی خوا بکەن سوپاسی خوا بکەن بۆتان زیاد دەکەم ئەو نیعمەتانە بۆتان زیاد دەکەم زۆر جاری دیکەشم باس کردووە ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ نیعمەت چیوین نیعمەتەکان چیوین وەکو کەوی چیوی و حەیوانی چیوی حەیوانی چیوی کەوی چیوی چرێ دەکەی بەڕەڵای دەکەی ناوەڵە دەناو قەفەزەی دەکەی دەڵێ نیعمەتەکانی خوا چیوینە بەچە چوار دەوریان بدەی ناڕۆن بە سوپاسکردنی خوا کەنجین سوپاسی ئەو نیعمەتانت کرد پەرژینێکی قایمدا لە دەورەی ئەو نیعمەتانە دروست دەبێ ناڕۆن دەمێننەوە لەبەرەوە بە فێر بین هەستان لە خەو الحەمدولله نفرێکمان بینی نەقوستانە بڵێن الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا ئەو مان خواردەوە با بڵێن الحمد لله نانمان خوارد با بڵێن الحمد لله هەستاینەوە با بڵێن الحمد لله پێش بوونین با بڵێن الحمد لله هەرچی بەردەوام ئەو زیکرەمان با بەدەستەوە بێ الحمد لله ئەڕۆی بە زوبان بەدڵ بڵێ الحمد لله دانیشتی بڵێ الحمد لله لەسەر ڕێیەکی ڕاوەستاوی لەسەر ڕێی نانیە لەسەر ڕێی سەمونیە لەسەر ڕێی هەر شتێکیە سبحان الله والحمد لله بکە دەدڵی خۆتدا تا سەڕەت دەگاتێ لە ساقی سیارە توێ گڵۆپی سۆر پێ بۆ لە زیاتی توو ڕەبی و لەوی هۆڕنی لۆی لێدەی دیکە لۆی لێدەی و ڕەماشی لۆی دیکە لێ خۆ مەشغوڵ کێ بڵێ الحمد لله دەی دەست بە زیکری بکە بڵێ الحمد لله دقەک دوو دقە مەجالە زیکری بکە الحمد لله بکە ئەوە هەمووی هێمنی و ئیطمئنانیەک بۆمە دروست دەکاتن و ئەو عەسەبی و بەزم و ڕەزمەشمان لا دەفع دەکاتن و دەفەرمێ ئەو الحمد للهە لە چێن دەرێمان بەکەلک دێتن دەفەرمێتن تەملەء المیزان تەرازوێ پڕ دەکات تەرازوو کردەوەی چاک و کردەوەی خراپ دەچێشیتن یعنی ئەو الحمد لله دێتە تای تەرازووی چاکەکان چەند زیاتر بن پڕتری دەکەن و تای تەرازووی چاکەکانت قوڕس دەبن یا ڕەبی خۆیان بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆتکەی تەرازووی چاکەکانمان قوڕس بکەی و عاقبەتمان خێر بکەی وخوای بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆتکەی طاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکەی و قەڵەمی عەفو بەسەر گوناه و تاوانەکانمان دابێنی والسلام عليكم ورحمة الله وبركاته